کەرکووک بە شاری برایەتی و تەبایی و نەتەوە جیاجیەکان ناسراوە. لێرەدا جگە لە کورد، عەرەب و تورکمان و کلد و ئاشوورەکانش بوونیان هەیە و چەندین ساڵە ژیان لەم پارێزگایەدا کۆی کردوونەتەوە. سەرڕای ئەو برین و ئازار و زامە شکەنجانەی کەوا بەسەرمان هاتووە، سەرڕای ئەنفال و کیمیاباران و تیرۆرسان دەستمان بەدەم زامەکانە گرینەوە، دەستێکمان بەدەم زامن، دەستێکمان بە گوڵە نێرگزەوە بە دەستی ئاشتی بووە هەموو نەتەوەیەک، نەک بۆ کورد، نەک بۆ عەرەب و تورکمان، بەڵکو بووە هەموو نەتەوەیەکی سەرفراز و ئاشتی خوازە خوازین کە کەرکووک و کوردستان شارێکی ئاشتیە، تەباییە، برایە لە پێناو ئازادی و ئاشتی و دیموکراتی و لە پێناو مافی چارەی خۆنووسین بووە هەموو کورد و کوردستان. ساڵەهای ساڵە کورد و تورکمان و عەرەب لەم شارە ژیاون ڕەسەنەکانی، بەڵام ئەم شارە کوردستانە، ئەو دەسانە پەنا بەخوا ئەیان بڕینەوە لە بنەوە نالینم ئارامی ئەم شارە تێکدەن و کورد و عەرەب و تورکمان لەم شارە ڕەسەنەکەی بران و ئەگەرچی لە ئێستادا چەند دەستێک کار لەسەر تێکدانی برایەتی نێوانیان دەکەن، بەڵام وەک هەمیشە پێکاتەکانی کەرکووک ئەو هەوڵانە بە شکست خواردوو ناو دەبن. احنا القوميات بالنسبه لمدينه كركوك من قبل متاخرين. ئێمە وەک نەتەوەکانی کەرکووک لە کۆنەوە هەر بە تەبایی و برایەتی لەم شارەدا ژیاوین و هیچ جیاوازیەک لە نێوان کورد و عەرەب و تورکمان و نەتەوەکانی تردا نییە و ئەم شارە هەر بە برایەتی دەمێنێتەوە. ئیشەڵڵا ئامادەین ئێمە بە برایەتی بەخۆشی لەگەڵ کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و هەموو لایەنێک بە برایەتی بژین. چەند ساڵە هەر برابووینەوە یەک عایلە بووینە. أي تفرقة ماكو بين عرب تركمان أكراد، ماكو تفرقة. هیچ ناکۆکیەک لە نێوان کورد و عەرەب و تورکمان و نەتەوەکانی تردا نییە. ئێمە لە کۆنەوە لە کەرکووک پێکەوە ژیاوین، هەر هەوڵێکیش بۆ تێکدانی برایەتی نێوانمان ڕەت دەکەینەوە. ڕێگە نادێن ئەم برایەتیە لە کەرکووک هەرگیز لەبار ببرێت. نەتەوە و پێکاتە جیاجیەکانی کەرکووک مێژووی چەندین ساڵی هاوبەش کۆی کردوونەتەوە و ناسناوی چەپکە گوڵەکەی مامیان پێدراوە. لە ئێستاشدا جەخت لە پاراستنی برایەتی نێوانیان و ئاسایشی کۆمەڵگا دەکەنەوە. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.